وڵاتانی زلێجی گیان و بەغدا ئەو ڕیفراندۆمی بەشێک لە پارتە سیاسیەکان لەم کاتەدا بڕیاریان لەسەرداوە ڕەت دەکەنەوە. ئەوەش لە کاتێکدایە لە بەغدا بەڕوونی بە بەرپرسانی هەرێم وتراوە ئەوان دژی ئەنجامدانی ڕیفراندۆمن. بە گوێرەی زانیاریەکان چوونی وەفدی سیاسی بەشێک لە پارتە سیاسیەکان بۆ بەغدا و کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی عێراق و ئێران لە بەغدا نەیانتوانی و بەرپرسانی ئەو دوو وڵاتە قایل بکەن لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم. هاوکات هەردوو لە جەختیان لەسەر یەکپارچەی خاکی عێراق کردووەتەوە. بە گوێرەی ڕاگەیەنراوی نووسنگی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەکەدا وەفدی کوردستان و عێراق جەختیان لەسەر چارەسەری کێشەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغدا کردووەتەوە بۆ ڕەواندنەوەی ترس و دڵڕاوکیەکان لەسەر یەکپارچەی خاکی عێراق. هەر بە گوێرەی زانیاریەکانیش سەردار مەسجدی باڵوێزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق جەختی لەسەر هێڵی گشتی کۆماری ئیسلامی ئێران بۆ دژاتی ڕیفراندۆم کردووەتەوە کە ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی لە ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەیی پێشتر ڕاگەیاندبوو. ئەوەی بە وەفدی کوردستان وتووە پشتگیریتان دەکەین بۆەوەی لە چوارچەوەی عێراق مافەکانی خۆتان وەربگرن. هەروەک سەردار مەسجدی لە کۆنگراوە بەشەکەی لەگەڵ ڕۆژنووری شاوەیز ئاماژەی بۆ ئەوە کرد هاوکاتی ئەوانە بەپێی گواستنەوەی میدیاکانی تورکیا و ئێران هەردوو وڵات سەرقاڵی پێگەنانی ژوورێکی هاوبەشی کارکردنن لەبارەی دۆسیە هاوبەشەکانی عێراق و سووریاوە بۆ بوونەوەی سەرۆک ئەرکانی هاوبەشی هێزە سەربازیەکانی ئێران و هاوتا تورکیەکەی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە ئەنکەرا لەو چوارچەوەیەدا بووە. بارۆز گەڵاڵی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە تورکیا ناوەڕۆکی بەشێک لە کۆبوونەکەی ئاشکرا کردووە و ئەوەی ڕاگەیاندووە لە کۆبوونەوەکەدا پێش تەوەر تاوتوێکراوە یەکێک لە تەوەرەکان پرسی ڕیفراندۆم بووە. بە پێی وتەی بارۆز گەڵاڵی لە ئەنجامدانی ڕیفراندۆم مەترسی بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت و دەڵێت ئەگەر کورد ئەو ڕیفراندۆمە دوانەخات تووشی شەڕ دەبێت. بەڵام ئیسرائیل پێچەوانەی بەشێکی زۆری وڵاتان پشتیوانی لە ڕیفراندۆم و سەربەخۆیی کوردستان دەکات بە گوێرەی شیکردنەوە هەواڵگریەکان. ئەم پیشگیری ئیسرائیل بۆ کورد لە چوارچەوەی ئەو هەوڵەدایە کە هەیەتی بۆ پەرتکردنی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بێزکردنی پێگەی خۆی. لێستا لێدوانی گەورە بەرپرسان ئیسرائیل تەنها بۆ ئەوەیە وێنەی ڕوونی خۆی لەسەر ڕیفراندۆم بەجێبێڵێت وڵاتان دژی ئەم پرسا بوروژێنێت. هەموو ئەم مەترسیانە لە کاتێکدایان ئێستا لە ناوخۆدا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و بەشێک لە شەقام جەخت لەسەر دواخستنی ڕیفراندۆم دەکەن بۆ کاتێکی تر تاوەکو بەر بەو مەترسیانە بگیرێت ئاواتی سەدان ساڵەی کورد نەبێت بە مێژوو بۆ 100 ساڵی داهاتوو.